سڵاو و ڕێز مامۆستاگیان. ئاوات ئەکادیمی جوانترین و بەهێزترین قوتابخانەی پەروەردە و فێرکردنە. زۆر دەستخۆشی لە دامەزرێنەرەکەی مامۆستا ئاوات دەکەم و لە سەرجەم مامۆستایان و سەرجەم کادرانی ئاوات ئەکادیمی. بەڕاستی ئاوات ئەکادیمی نمونەی زۆر دەگمەنە و کۆرسی NLP یەکێکە لە کۆرسە هەرە بەهێزەکان کە من زۆر سوودم لێ وەرگرتووە لە زۆر بوارە. یەکێک لە بوارەکان لە بواری پەیوەندیە کە پەیوەندیەکانم زۆر بەهێزتر بوون، زۆر چاکتر بوون و لە ژیانی تایبەتی خۆشمە گۆڕینی هەنێ قەناعەت کە ئێستا قەناعەتم تەواو جیاوازە و دۆزینەوەی کێشەکان کە کێشەکان هەمووی لە ناخی خۆمانایە. لەناو NLP کۆمەڵێک بابەت هەیە زۆر گرنگن، لەوانە دۆزینەوەی بەهاکان، هێزەکانی چێژ و ئازار، مۆدێڵەکانی قسەکردن، مێتا و میڵتۆن کە زۆر زۆر گرنگە و لە قسەکردنی کەسی بەرامبەر تێئەگەیت لە فرتوفێڵەکانی قسەکردن، و مێتا کە هیچ کەسێک ناتوانێت کاریگەری لەسەردا بنە ئەگەرێکی مێتا بزانیت. NLP وامە لێ کاتە بە تەواوەتی خۆمان بدۆزینەوە کە ئێمە چین لەم جیهانەیە، لەم جیهانە جەنجاڵەیە. بەڕاستی NLP کاریگەری زۆر گەورەی لەسەر مندانا و کردمی بە کەسێکی گەورە و کاریگەر، کەسێکە تەواوی قەناعەتە خراپەکانی خۆم بگۆڕم بۆ قەناعەتی باش. NLP وات لێکا بگەڕێتەوە بەناو مێشکی خۆت، بەناو دەرونی خۆت. هەر تەبیعەتێکە ناپەسەندە ئەتوانی بە دڵی خۆت بیگۆڕی بە خوویەکی باش، بە تەبیعەتێکی باشتر و ڕنگدانەوەی باشیشی هەبێت. و من زۆر سوودم لە وانەکانی NLP وەرگرتووە و ئێستاکە بووم بە کەسێکی گەورە و کاریگەر بەڕاستی بە مانای کەلیمە. و ئێستاکە لە فەرمانگەکەیشمان بووم بە کەسێکی درەوشاوە و بڕیاری منە. چەنەها مدیر هەیە لەسەرەوەی من بڕیار دەرەکات، دوجار ئەگەڕێتەوە بۆ سەر قسەی من و بڕیارەکانی من. بەڕاستی خولێک بوو، نمونەی دەگمەنە. من وەکو خۆم زۆرترین سوودم لێ وەرگرتووە خۆزگە 10 ساڵ پێش، ئێستا 15 ساڵ پێش ئێستا بەم خولە ئاشنا بوومایە. هەرچەنە NLPەکەی مامۆستا ئاوات جیاوازە لەوانەی کەسانی تر، NLPێکی پوخت و سەلیمە و من چاوەڕێی قۆناغەکانی تریشی ئەەکەم ئەگەر هەبێت. بەڕاستی دەستخۆشیتان لێ ئەەکەم بێوێنن. ئاوات ئەکادیمی هەموو خولەکانی بێوێنێ، نەک هەر NLP، بەڵام NLP بەڕاستی مرۆڤی گەورە و کاریگەر بەرهەمەهێنێت. دەستان خۆش بێ، سوپاستان ئەەکەم.